سڵاوی خی گەورەتان لێ ببینەرانی ئازیز بەرنامەی ئەم جارەمان سەبارەت بە کوشتنی ئافرەت بە بیانووی شەرەف لە نێوان ئاین و کەلتوردا کە ئەم بابەتە بابەتێکە لەم ڕۆژگارەدا قسەیەکی زۆری لەسرە بەداخۆ زۆر جار تایبەتی لەم ڕۆژگاری ئەمڕۆدا کە کێشە و گرفتەکان زۆر بووە و خەفەت و ناڕەحەتیەکان زیایی کردووە کوشتنیژ یەکێکە لەو شتانەی کە ڕووی لە زیادبوونە و قسەکردن لەسەر ئەوەی ئەم بیانووی کوشتنی ئافرەت زۆربەی بیانوەکان دراوەتە پاڵ پاکردنەوەی شەرەفی خۆیان یاخود لە کەدارکردنی ئەو ئافرەتە بۆی کە تاوانێکی ئەنجام داوە و زۆر جار ئەم بەداخەوە ئەماش بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە کراوە. وەک دەزانین کوشتن واتە سەدنەوەی مافی ژیان لە مرۆڤ. گیانی مرۆڤ بەخشێکە کە خی گەورە پێی بەخشیوە و مرۆڤ یەکێکە لە بەڕێزدارترین بوونەوەرەکانی خی پەروەردگار. هیچ کەس مافی سندنەوەی ینی کەسی نییە بە هیچ شێوەیەک ئەو ڕێگە پێنەدراوە لەلایەن خی پەروەردگارەوە تەنانەت کەسەکە خۆشی مافی ئەوەی نە بڕیار لەسەر کۆتایی هێنان بە ژیانی خۆی بێنێت بەڵام بەداخەوە بە تایبەتی لە کۆمەڵگە دواکەوتووەکانە ئەم حاڵەتە زۆر جار بەدی ئەکرێت و زۆر جار ئەوە لێ ئەخوێندرێتەوە کە بەڵێ باڵێن کۆمەڵگە بۆی هەیە بڕیار لەسەر ئەوە بات. ئەم بابەتی ئەم جارەمان حەزمان کرد زیاتر گفتوگۆ لەسەر ئەو بابەتە بکەین کە ئایا بەڕاست هیچ لە کاتێکدا خی پەروەردگار دیاری کردووە کە هیچ کەس بۆی نییەوە تەنها یاسا ئەتوانێت بڕیار لەسەرەوە با کەسێک چی سزایەک بدرێت کۆمەلگا یاخو کەسێک بۆی هەیە کە ئەو بڕیارە با لەسەر کۆتایی هێنان بە ژیانی کەسێک و ئەم کەسە ڕێزدارە لای خی پەروەردگار کە پلەپایی هەیە و ڕێزی لێ گیراوە خی پەروەردگار کوشتنی کەسێک بە مقابلی کوشتنی هەموو وەکو لە ئاەتەکە ئەنا ئاماژەی پێکە و مامۆساژ لەوەی باشتر ئاگادار بێ کە کوشتنی کەسێک بەرامبەر بە کوشتنی هەموو خەڵقی ئاماژەی پێ ئەدرێت چۆن ئەکرێت ڕێگە بە کەسێک بدرێت بڕیار لەسەر ئەمە بایان ڕێگە بە چەند کەسێک بڕیار لەسەر کۆتایی هێنان بە ژیانی کەسێک بدات. شتێک هەیە من ئەمێ ئاماژەی پێ بدەم پێشوی دواتر ئێمە ئەو پرسیارانە زیاتر ئاڕاستەی مامۆسای بەڕێز دەکەین بۆ ئەوەی کە لە ڕۆ ئاینەکەەوە بە تێر و تەواوی باسی ئەومان بۆ بکە ئایا تا چ ئەندازەیەک ئەم کوشتنی ژنانی کە لە کوردستاندا بەو شێوازە ئەڕوات کە ئیتر بەو شێوازە تی ئەپەڕێ لە هەرێمی کوردستاندا پرسیارەکان ئاراستەکە بەس من پێم باشە کە ئاماژە بە شتێک بدەم ئەویش ئەوەیە کە بەڕاستی کوشتنی ژنان لە کۆمەڵگەی کوردەواریدەوە بە تایبەتی لە هەرێمی کوردستاندا یعنی بۆ تەیەکێک لەو چۆنەڵی دیاردە قێزەونانەی یعنی بەعام هەموو کۆمەڵگاکان و بە تایبەتی هەرێمی کوردستان چونکە بەڕاستی ئێمە ئەگەر بین قسە لەگەڵ ینی سەیری ئامارەکان بکەین بەڕاستی ڕاستترین شت زمانی ئامارەکانە کە ئەمڕۆ لە واقعی هەرێمی کوردستاندا پیشانی ئێمە ئەدرێ کە ئەبینین ساڵ لە دوای ساڵ ڕێژەکە بەرەو بەرزبوونەوە ئەڕوات تاوەکو وای لێ هاتووە کە یعنی ڕێژەکە بۆچی مەترسیدارە یعنی لەو ڕۆ مەترسیدارە کە لەو بەپی ئەو ڕێژە و ئامارەی کە دانیشتووی هەرێمی کوردستان کە دەکاتە 5 ملیۆن و نیو تۆزێک بەرەو ژوورتر بەپی ئەمە کوشتنی ژنان کە ساڵانە یعنی بەپی ئەو ئامارانەی کە سەیری ساڵەکانمان کردو بەعام ساڵانە کوشتنی ژن لە هەرێمی کوردستاندا ساڵانە بریتە لە نزیکەی 40 بۆ 50 ئافرەت لە هەرێمی کوردستانە ئەکوژرێ کە ئێمە بە بەراورد بە وڵاتەکانی دراوسێمان ئەگەر بیکەین یاخود بە وڵاتانەی کە لە ئاسیا و لە ئەفریقیا و لە شوێنەکانی ترا هەیە ئەبینین ڕێژەکە زۆر لە چاو ئەو نفوسە زۆرەی کە دانیشتووی ئەو وڵاتانن یعنی هینترێکە چۆنەڵی زیاد یعنی هی هەرێمی کوردستان زیاترە لە هی وڵاتانە بۆ منە وڵاتێکی وەکو ئێران ڕێژەکەی ساڵانە ڕێژەی کوشتنی ژن لەو وڵاتەدا 50 ئافرەتە یعنی هەرێمی کوردستان تۆ سەیری دانیشتوانی یعنی ئێران کە چەندێکە لە چاو هەرێمی کوردستانە یعنی هەرێمی کوردستان بە شوێنێکی 5 ملیۆنی بگاتەوە بەو ڕێژە بۆ ئامارەی کە ئەوان هەیە یا مەسەر لە وڵاتێکی وەکو ئەفغانستان و پاکستاندا لە ئەفغانستان ساڵانە 300 بۆ 500 ئافرەت ئەکوژرێ
يعني ئەمە لەوێ بە لە چا ئەو دانیشتوانە زۆرەیدا ینی کابێ ئەو وڵاتە هەتا لە وڵاتی سعودیە ئەو ڕێژەی کە لە هەرێمی کوردستاندا لە ئامارەکانەوە ئیبینین ناگاتە ئەوەی کە زۆر کەس کە بانگەشەیەوە کە وڵاتی سعودیە دژ بە مەسەلە مافەکان هەتا لە وڵاتانەش ناگاتە ئەو ڕێژەیەکە یان حکمی ئیسلامیش لە هەمان کاتە جێبەجێ بکەن بە عینێک بۆیە بەڕاستی ئەم حاڵەتە بۆتە هۆی تێکدانی شوناس و جیهان بینینەتەوەی کورد کە ئەمە لە ئاسی دەولیا زۆر لەسەر میلەتی کورد ئەەکەوە زۆر لەسەر هەرێمی کوردستانەکەی و زۆر لەسەر دەسەڵاتی کوردی لە هەرێمی کوردستانە ئەکەوێ کە ئەوەی باەخی پێنادا بریتە لەم ڕەشە کوژەی کە بەرامبەر بە ئافرەت ئەکرێ کە زۆربەی زۆری ئەو شتانش کە بووە زیاتر بە گومان بووە و یاخود بە هەڵبەستنی جاری وهەیە شتێک بووە کە داوانە تاوانێک بۆ دانێتە پاڵ کەسێک و یاخود بەهۆی پەیوەندی بەستنی مەسەلە کوڕ و کچێک کە پەیوەندێکی خۆشەویستیان هەیە کە هیچ کاتێ نەگەشتۆتە ئەوەی کە مەسەلە بگاتە ئەوەی کە بکوژرێ بۆیە ئەم شتانە هەمووی بەو شێوازە لەبەرەوە ئەبێت تەمایی ئەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستانە بەڕاستی یەکەم شوناسی میلەتەکەمان تێک ئەدا لە ئاسی دەولیا دووهەم ئەمنی قەومی کۆمەلگاکەشمان تێک ئەدا چونکە ئافرەتانی کۆمەلگای ئێمە ناکرێ هەمیشە لە دڵە ڕاوچە و لە مەترسی و لەو شتانەدا بن کە ئەکرێ ئەمە دەوڵەت لایەک بکاتەوە لەمە بۆیە من ئاراستەی مامۆستایەکەم پێم باشە مامۆستا ئاماژەیەکی سەریعمان پۆ بدات لەو ڕۆکە ئایا لە ڕووی ئاینیەوە تا چ ڕادەیەک ئەم کوشتنی ژنەی کە لە کوردستانە ئێستاتی ئەپەڕێ لە واقعە ئێمە زۆرتر بە خۆمان لە شتەمێژویەکان تۆزێکین کەین ئێمە ئەمانەی چارەسەری واقعی ئێستای هەرێمی کوردستان بکەین ئایا تا چ ڕادەیەک لە هەرێمی کوردستانە ئەم کوشتنانی کە ئەکرێ ئایا کللتورە یاخود مەسەلا لە ڕووی ئاینیەوە ڕێگەی پێدراوە. بەڵێ بسم الله الرحمن الرحیم سپاس بۆ ئەم دەرفەتە و سڵاو و ڕێز و خۆشەویستی مەیە بۆ سەرجەم بینەرانی کەناڵی بەڕێزی ئاسمانی پەیام لە هەرکوێ هەن لە ڕاستیە قسەکردن لەسەر ژن و پرسی ژن بە هەموو کایە جاجاکانی ژیانیەوە بابەتێکی هەنووکەی ئەمڕۆی ساحەی ژیان و سیاست و بەڕێوەبردننی سەرجەم کۆمەلگاکانە بە کۆمەلگای خۆشمانەوە ئالێرەوە زۆر جار لێرە و لەوێ گوێبیستیەوە ئەبین کە ئافرەتان ڕوبەڕووی کێشەی گەورە گەورە ئەبنەوە لە ڕووی کوشتن و لێسەندنەوەی مافی ژیان بە چەندین بیانووی جۆراوجۆر کە زەقترین و دیارترینیان ئەوەیە گوایە بە بیان و شەرف و پاڵنەری ئەمەش بریتێ لە ئاین و گوایە شەرعیەتی ئەم کوشتن و دەستچوونە ناو خوێنی ئافرەتە بە بیانووی ئەوەیە یا بە پاڵپشتی ئەوەیە کە ئاەتێک هەیە یا حەدیسێک هەیە یا چمکێک لە مێژووی ڕابردووی مسلمانان شتێک لەم حاڵەتە تایە هەیە ببێتە بەڵگە و دلیل بەدەستی ئەو کەسانەوە کە بە ناوی پاکردنەوەی شەرف و پاکڕاگرتنی ڕێز و سمعە و کەسیەتی خۆیان و بنەماڵەکەیان ئەو عیب و عار و نەنجیە لە خۆیان دوورخەنەوە بە کوشتنەوە ئافرەتە کە ئەگەر تێوەگلابێ بە قەزیەیەکی ڕەوشتیەوە لە ڕاستیە ئەم بیانوەیەکی دوور و نزیک پەیوەندی بە ئاینی بەرزی ئیسلامەوە نییە و لە ڕاستیە دیاردەی کوشتنی ئافرەتان دیاردەیەکی نوێ نییە و تەنیا ڕەبتی بە پەیوەندی بە کەسە ئایندارەکانی شەوە نییە من پێم وایە ئەبێ لە دوو ڕەهەندەوە قسە لەسەرم بابەتە بکرێ یەکەم لە ڕەهەندی مێژوویەوە دووەم لە ڕەهەندی گشتی و جیهان بینیەوە ڕەهەندە مێژووەکەی مێژووی کوشتنی ئافرەتان مێژوویەکی دوور و درێژ هەیە خوای گەورە لە قورئانە باس و بەیانی کردووە لە سیفەتی فرعون و فرعون سیفەتەکانە کە چیان نەکرد کە ئەوان لەو کاتەیە ئافرەتیان بۆ خزمەتی خۆیان بەکارێنە لە دوای بەجێهێنانی حەز و ئارەزوەکانیان اینجا ئەشیان کوشت چونکە مافی ژیانیان پێڕەوانە ئەبینی چەندین ئاەتی قورئان ئاماژە بۆ مێژوە دوور و درێژە ئەکا کۆمەلگا جاهیلیەکان ئەمەیان تایە ئەمە لە ڕووی تاریخ و مێژووەوە ئەبێ ئێمە بزانین ئەمڕۆ لە کۆمەلگایە کە ئافرەتێک ئەکوژێ بە هەر بیانویەکە بێ ئەمە تازە نییە لە ڕووی ڕەهەندە جیهانی و دنیابینیەکەشەوە ئێمە سێری بکەین پێم وایە تن و تیژی بەرامبەر بە ئافرەتان و تا بگاتە ئاستی لێسەندنەوەی مافی ژیان دیاردەیەکی مرۆیی جیهانیە نەک پەیوەست بێ بە خەڵکێکی هەڵگری هەر ئاینێک یعنی ئەگەر لە کۆمەلگای کوردستانە خەڵکەکەی لە سەدا 90 و یا لە سەدا ئەوەندە ڕێژەیەکی زۆر دەست نیشانەکرێکە لە سەدا 90 بەرەو ژوورتر خەڵکی کوردستان مسلمانە کەواتە ئەبێ خەلفیەی ئەم کارە
ئەو ئیسلامەتی و مسلمانێت تێبێت کە ئەم تاکە هەیەی ئەگەر بڕیارەکە وابێت بەس یەک ناوبەر مامۆستاگیان یعنی خۆی من لە ئامارێک کاکە ینی ئەوە بەڕاستی جێی دڵخۆشی بوو بۆ ئەو کەسانەی ینی بۆ ئەو کەسانی کە هەڵگری ئایدۆلۆژیەکی ئیسلامین لە ئامارەکانە زیاتر ئاماژە بەوە ئەدا زۆربەی کوشتنی ژنان لەسەر دەستی کەسانی چەک بەدەست و کەسانی نامولتەزمن کە هیچ هۆشیارێکی ئاینیان نییە ئەمە بۆ خۆی ینی حاڵەتێکە بەڵکو دوورە لە کەسانێکی مولتەزم کە مولتەزمن و هۆشارێکی دینیان هەیە بەڵێ فەرموو بەڵێ بالفعل ویستم منش ئەوە تەواو بکەم کە لە ڕاستیە باسی جیهان بکەین بەگشتی ڕێژەی کوشتنی ئافرەتان لە کۆمەلگا ناموسڵمانەکانە زۆرترە تا لە کۆمەلگا مسلمانەکانە ئەمە وەکو بەرامبەریەک لەلایەکی ترەوە بە شێوە گشتەکەی تونوتیژی بەرامبەر بە ئینسان بە پیا و ژنیەوە لە هینێکە لە ڕاپرسی و لە ئیسیبیانێکا دەرچوو کە هەموو کوشتنەکانی لە ساڵانی 2000ەوە تا 2016 هێنراوێتی یەکێک لە با بڵێن ڕێکخراوە گەورەکانی ئەمریکا پێهێستا بوو کە بە شێوەیەکی فەرمی ناسێنراوە کە ئەمە لەسەر داتا ئیشەکە بە پێی ئەرقام و زمانی ژمارە ڕاستیەکان دەرەخا پشت بەستوو بە کۆمەڵە عینی دیاریکرا و چەندین کەس لە چین و توێژە جاجاکان لە هەموو کۆمەلگاکان بە ئاماری دقیق هەمووی نووسیوە لە سەدا دووی هەموو ئەو کوشتنانە کراوە دەستی مسلمان کراوە بەس ڕاستێکی ئێمە و هەموو بینەرانیش بیزانن ئەوەیە کە باسی ئاینەکەین تەنیا قورئانی پیرۆز و فەرموودەی سەحیحی پێغەمبەر ماڵە لەسەر دین ئەمە دینە ئەمما ژیانی خەڵکی مسلمان پێناوترێ دین جایە و دینداری جایە ئێمە دین نین ئێمە دیندارین دیندار قابلی هەڵەیە چووکە مرۆڤە ئەمما دین دقەکانی قورئان و فەرموودەی سەحیحە پاک و پارێزراوە لە هەڵە بەس یەک مەجالێکم پێ بدەین مامۆستاگیان بەنسبەت مەسەلە شەرەف کەلیمەی شەرەف ئێستا بە تایبەتی لەناو کولتوری کوردەواری ئێمەدا ئەمە ئەکرێتە بیان و بۆ پاکردنەوەی شەرەفی بنەماڵەکەیە ئەمە بۆ خۆی ناسنامەی شەرەف بە بۆرۆکی ئافرەتداکردن ئەمە بۆ خۆی زوڵمێکی گەورەیە کە لە ئافرەت ئەکرێت چونکە هەروکو خوای پەروەردگار کاتێکە ئەفەرمێ وەلەهن لیباس هن لباس لكم وأنتم لباس لهن يعني هیچ خوای پەروەردگار هیچ جیاوازێکی نەکردو لە بینی ژن و پیاوە کە هەردووکیان لیباس بەو پۆشاکەی زیاتر کە لە ناوهێنی خۆشمانە پێوتێ پۆشاکی ژێر ینی هەتا عیب و نەنگیەکانی یەکتریدا ئەپۆشن یعنی ناکرێ ناسنامەی شەرەف بکرێت بەستەنها بە خودی ئافرەتەوە بەڵکو خوای پەروەردگار لە ڕەهەندە مرۆییەکەوە زیاتر ئاماژەی پێداوە کە هەردوو لایەن پارێزگار ینی ئەو کەرامەت و شەرەف لێرەدا بەو مانای کە ئەخلاق کەواتە هەر کەسێک چ نێر بێ و چمێ بێ ئەگەر خاوەن و هەڵگری ئەخلاقێکی ناشرین بێ لە لای خوای پەروەردگار مەحکومە و مەرفوزە بۆیە بەڕاستی ئەوە حەق ئێمە ئەو دەقینە ڕاست بکەینەوە کە مەسەلەی شەرەف ڕەبتی نییە بەس تەنها بە ئافرەتەوە بەڵکو هەموو لە خێزانێکدا هەموو تاکەکانی خێزان بەرپرسیارن بەرامبەر بە کەرامەت و ئەخلاقی ئەو بنەماڵەیە ئاوان خان بەس ئەکرێ ئەوەش بڵێن خۆ ئەمەی کە لە کۆمەڵگەی کوردیا و لە سەر زەم کۆمەڵگەکان مامۆستا کە شتێکی جیهانیشە و شتێکی مێژوویشە بابەتەکە زیاتر بابەتێک بووە پەیوەندی بە سەرچاوەیەکی مێژووی هەبووە بیرکردنەوەی تاکەکان و خەڵک بووە ڕاستە زۆرجار بە بەرگی ئاینی زۆرجار بەنای ئاینەوە بەڵام ئاینی پیرۆزی ئیسلام زۆر دژی کوشتنە زۆر دژی مناڵم کەس بووینێ مافی سەرنەوەی ژیانی خۆی و تەنانەت کۆرپەلە لە ئیسلامە لە باربردنی یاسانی و دەوڵەتەکان باسیەکە کە دایک بۆی هەیە و باوک بۆی هەیە بڕیاری ئەوە بە لە یاسای ئیسلامە دایک و باوکیش بۆیان نییە بڕیاری لە ناوبردنی کۆرپەلێک بن چ جای کوشتنی ئینسانێک کە خاوەن ڕۆحە لە کوشتن لە ئیسلامە لە چەند حاڵەتێکی زۆر دیاری کراو هەیە کە ڕێگە ئەدرێ ئەویژە بێ یاسابی کە بە قانون بکرێ لە تۆڵە سەندنەوەی کەسێک کە کەسێکە کوژێت ئەوەی کە باسەکرێت لە بابەتی داوێن پیسە ئەوەی کە ئێستا خەڵقەکە کردویانەوە بیان و کە بەسەر ئیسلامیە ئەهێنن ئەوەیە کە بەڵێ لە کاتی داوێن پیسە ئەوانەی کە شویان کردو و ژنیانە ناوە لە یاسای ئیسلامە باز لە کوشتنەوەیان نەکرێ ئەم کوشتنەوەیە لە ئەگەر زیاتر مامۆستا دوای بڕوونکردنەوەمان بۆ با تاچەنە لە ئیسلامە جێی ئەبێتەوە من پێم وایە ئەگەر ئەمە قسە لەسەر بابەتە بکەین زۆر ورتر قورئانیانە بچنە خزمەتیان بابەتە من پێم وایە قورئان ئەسڵە سنەتی پێغەمبەرش خزمەت بە قورئانەکە چونکە ڕاستیەکانی قورئان ڕوونتر دەکاتەوە لێرەوە ئەکرێ ینی خوای گەورە بەڵێنی بە پارێزگاریکردنی قورئان داوە بەڵام بەڵێن نایەوە کە سنەت بپارێزێ وانە لەبەرەوە قورئان ئەسڵە ئەبێ هەمیشە باقی بێ بمێنێتەوە و ببێتە پێوەەر سەرچاوە ڕیسیە لێرەوە
لە قورئانی پیرۆزە مەوداکانی بازنەکانی کوشتنی مرۆڤەکانی هێندە تەسکە هێندە بچووکە هەرگیز جێگەی ئەوەی تیان نابێتەوە بە بیان و شەرەف بیخزێنە ئەو بازنەوە بڵێن کوشتن ڕێپێدراوە جارێک لە ئەساسە ئەگەر بڕیار بێ ئافرەتێک ئەم تاوانەی کردی بێت کە بریتە لێ لە کەداربوونی داوێنی ئەم ئافرەتە لە تێوەگلانی بە بابەتێکی ئەخلاقیەوە باشە خۆ بەتەنیا ئەمەی نەکردووە ئەبێ بەرامبەر بەو پیاوێکە بێ باشە عەجەبە یەک تاوان ژن و پیا و پێکەوە هاو بەشنتایە بەڵام پیا وەکو بەرزەکی بانان بۆی دەرچێ و بەڵام ژنتایە عیبدار بێ بۆیە هەرمە منطقیە ئێمە سەیری دەکەین ئەگەر قەرار بێ کوشتن با بڵێن سزای یاوا بڵێن هۆکارێک بەوە پاکردنەوەی شەرەف دەبێت پیاوەکەش بکوژی بۆرە بێژنەکە بەڵام ئایا ئیسلامەوە سزای کەسێک چییە کە تاوانێکی لەو جۆرە ئەنجام بدە ئێمە ئەبێ لێەوە بۆی بچین لە ئاینی بەرزی ئیسلامە بابەتی ئەخلاق و تێوەگلان بە بابەتە ڕەوشتەکانەوە هێندە سەخت جدی تیاکراوە هێندە ئیجرعاتەکەی تونند و تۆڵە بە ئاسان ساغ نابێتەوە کە ئەو کەسە ئەو تاوانەی ئەنجام دابێت تەنیا دوو ڕێگەمان لە بەردەمایە بۆ سەلماندنی تۆمەت و تاوانی هەر ئافرەتێ یان هەر پیاوێ کە لە بابەتی داوێن و ئەخلاقا تێوەگلابێ بەس دوو ڕێگەمان هەیە یەکەمیان دانپیانانی ئەو کەسە دووەمیان ئامادەبوونی چوار شاهد بەڕێستان ئەزانن لە هەموو کایە و مەدانە جیاجاکانی ژیانە کار بە دوو شایەت ئەچێ بڕێوە بەڵام لە بابەتی ئەخلاقا لە پێناو پارێزگاریکردن لە سومعە و کەرامەت و ڕێز و شکۆی ئەم ئافرەتە و ئەو پیاوە چوار شاهد داواکرا و ئەم چوار شاهدە بۆ چییە؟ شاهد بە چی ئەڵێن؟ شاهد بە کەسێک ئەڵێن کە بە چاو شت ئەبینێ بە گوێ ئەبیسێ کەسێک نابیست و نابینابێ بە شاهد حساب ناکرێ یعنی چی شاهدە؟ یعنی بە چاوی سەر بینیوێتی کە ئەم کەسە لەگەڵ ئەوی ترا لەم حاڵەتەیە لە کاتی ئەنجامدانی فعلەکەیە نەک ئەوەی کە لەو ژوورە هاتە دەرەوە نەک ئەوەی کە بینی ئەو دوانە پێکەوە چوو لە ژوورەوە نە یعنی لە حاڵەتی تەلەبوس بە فعلەکە ئەنجامدانی کارە قیزەونەکەیە چوار کەس بینەری ئەو حاڵەتە هەرگیز نەبوو ناشبێت شتێکی تعجیزی ئەو قسەویستم بیکەم پێوترە شەرتی تعجیزی دانانی چوار شاهد باشە کەسێک کە خوای گەورە ڕیاوە ژن و مێردێ پێکەوە ممارەسەی کاری خۆیان بکەن یعنی قبوڵەکەن هەرگیز غەیری ئەو دوان ئاگاداری و حاڵەتە بن نەک ببینین ببیستن و جێڕانەوەش وانە کەواتە شتێ لە چوارچەوە شەرعیەکەی خۆیان ڕێپێدراو نەبێ غەیری ئەو دوو کەسە هیچ کەسی تر بە ئاماژەیەکیش ئاگای لێبێ عەجەبا چۆن کەسێک بە نهێنی و بە حرام و بە گوناه و بە تاوان ئیستعدادی چوار کەس بینەری بن عفو حاجی بۆی شتەکەمان بەنسبەت ئەوەی مامۆستا ئەگەر لە حاڵەتێکە حەدیثێکی پێغەمبەری خوا هەیە صلی الله علیه وسلم لەو بارەوە کە سعدی کوڕی عوبادەی ئەنساری پرسیار لە پێغەمبەری خوا کە صلی الله علیه وسلم حتى ئەڵێ ئەگەر مەسەلە بۆ نمونە من خێزانەکەی خۆمم بینی لە کاتی تەلەبوز بە زینا و لە ماڵی یعنی هەروکو چۆن لە ڕۆقان لە بەیتی شەرعی ئەو کەسا بینی ئایا ئەتوانم پیاوە طبعا ئەو لێە ئاماژەی بەوەدا ئایا ئەتوانم پیاوەکە بکوژم يعني ليرة إما كرت أوش ما أنت يبرانوا يعني بيش هموش تي أفرتك كوجين بوي بيغمري خاصة صلى فرموي نخير بوي ليرة دا بيغمري خاصة درجاكي داخست بروي خلقيا كجن مثلا بيا كشتن نبي جن كشتن نبي شو كأجر جشت أو أجر بيغمري صلى الله عليه وسلم هر زمان ديكي درب بريايا براسي أو درجايا أكرايا وبهيج حكومته هيج دولتك إسلامية وغير إسلامي لو حاولتش عشان وايد أنا كملاعنة كان لي جابته نقرأ قبلها بالنسبة لطواوكم جاري سلمان دني بابتك بمشيونا إقراري خويتي وهروها يابوني شوار شاهدة شاهدة كان شرط تعجيزية هرجز ناكون كوات إقراري خوي بوتشي كسب بإقراري خوي بيبلي ولا باوك دايك برا فلان كاك من أو كارم كدوا آية أم باوك دايك أم برايا أم ولي أمرا أم كسيك أم حالتي لا بيان كدوا ما في أوي هي كإجراءات ياساي لغل أو كسابك الروي الشرعية ونيا ليريا جاري الأساسا تاوانا بمان من ليتي بويا أنا بوا خو قد ضلنيا بين لوش كبوا آية سزاكي كشتنا هرجزنا خير يعني كشتن سزاي أو تاوانا نيك أو كدويتي ريو شويني تري هي أقل سلطيك هبو حكم بإسلام بك أو فقيه كان لكتب كان يعني مرجع كان وريو شويني أم سزايان داناو جبجي أكلي لجنة فتوى هذا كحكم شرعي وحق الشرعي قاضي ودادور وياسا أما لو كانت شهر كشتنيا
يعني من قسم هي لسنوي آية الرجم الإسلام هي يعني هرجز شتوانية أصل القرآن بس تنها باسي جلدكاني كدو ليدانا بالي أصل ليدانك كأندامك لدسنيا كبرنداري نكا كشخصيتي بوج يعني جستين الشوينة تنيابو تميبونا تنيابو جبجة كدنشتك الرياقر بي مانع بي لدوباره بونوا إن جا كيش بيالسي جهي معني تنفيذك يا سودات قاية كواتا كشتن لأيني برزي إسلاما أو اندم موداكي تسكجاري أقل باس لو بكين لأساسا إنسان أو اندم قوريا بهي جوري ريبة كشتن إنسان ندراوة إلا لم حالتاني أنا أم إنسانة كسيتي كشتوا أبي لا برامبر أو تاواني كدويتي ما في جاني لكسي سندوته بي أو ما فيه أبي أمش بكجرته بو چسپاندن داد پروری یان لکاتێکا کەسێ دێتە سەر تۆ ئەوێ بتکوژێ دژمنایەتیوەکە ئەگەر دەیکوژی ئەتکوژێ ئەوە کاتی حربە کاتی ڕوبەڕووبوونەوەی جەنگ و شەڕ و شۆڕەکانە کە ئەمەش مەودایەکی کەمی هەیە لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە بەڵام لەم کاتەشە یعنی سیرکە خوای گەورە ئەیەوێ وا ئینسان پەروەردە بکە نەفسیەت و ناخی تاکی مسلمان لەسەر پەروەردەیەک ئاراستە کراوە کاتێک کە ئاەتی فەرزبوونی قیتال و جەنگ و ڕوبەڕووبوونەوەی دوشمنان و ناحەزانش دێتە خوارەوە هێشتا مسلمانان پێیان ناخۆشە كتب عليكم القتال وهو كره لكم كتب يعني فرض كلا كتب عليكم الصيام بهمان وشي كتب عليكم الصيام كالرجوع شون فرض كلاوة أواش خوا قتالي فرض كت لمقطعية زمنية لكاتة دياري كلاوة بو شوينة دياري كلاوة ديك نفسيتي أم مسلمانة أصل بينا خوشبونا برامر بجنگ برامر بقتل و قتال بويا القرآن بيروزا لتشوار دا آية القرآن خواهي قولك باسي جهادك جهاد بمالي بيش خستوا بس جهاد بنفسه جاهدوا في سبيل الله بأموالكم إن جاءوا أنفسكم. ما ساعات تبينيكي كا تنال لكشتاري شركاتي شر شاباز لو كريكا في عمر قصة عصام نهي كدوا لكشتني آفرتان آفرته منال نابع لشر شاباز راو بنكوا جوانترين يا سايا أتواني بلين حالتي خاتو قدم خير يعني لقسكاني ما مستوى براسي للروي الشرعي شو يا سايشة وتعالى روي يا سايشة همو أوشتاني كحدود براسي كإنسان دانينا بتاوانا كيدا إثبات بلا سري حتى بكشتني شوي يعني كسيك بلا من كسيك إثبات بلام رجدرا بكسيك أجر يعني أوي خستفال خوي كزيناي كردوا حتى رجدرا وكأجر بشيمانش ولا روي قانوني شو ولا روي شريعتي إسلامي شو رجي بيدرا باش دزبونه أوكي أبي قاضي قبولي حالتك كي جوانتر أم بابتي بابلين إثبات كدني دان في سيش كلا شرع إسلام كباسا كده كشوار شاهد به أجر شوار شاهد نبوا أجر باسي كان أمان أخو بادرين بوي كرجب جيرة لباس كده سيكس بلندي ومانا أجر باسيان كده ما مصاب عشر زانة أبي عقوبة بدرين سزا بدرين هاشتاج أجر أوي كزينة كا صد داري لين أوي كباسي كهاشتاج داري لين يعني اشتك كمتر براسي اشتكي زور جوانا ما مصاب سيك جت بيشوا هالويستي مسلمان يكتشيبي أجر خزانكي أجر خشكي أجر كشكي حالتك أوي بيني. ما صدقني بدك نابرك من هداي نابرك إن شاء الله أقصي الطاقة كده سنخرج بآخر. أنا إخوان لدوي نابركين وخزم ما مصاب طاقة نقصة كاني. والله سباس جاري ترسلا يخاي جورتان لبت لراستيا أمره إما لبدم تشيء كان رجع مسلمانك بينري أم برنامج إما بيت ببرسي باش من أجر كشكم يا هوسركم يا خشكم يا كسل كسل زيك كانم توشي أم تاوانبو كضلنياش بموايا تشيبكم هل يستم تشيبه أو إسلام الله ما يكوجه إما تشيل بكم ونيا لراستيا أبي إنسان مسلمان هميشه بدواي شار السري كشكان بقرة وإمش كألين مسلمانين واتا قرآن فرمودي صحيحي بيغمبر سرچاوي بيركنوت يجشني إيميا هل يستمان هالقلاوي أو كتاب السنة أو كتاب السنة ريبا كشتنا ياوا بلام شار السري تشكدوا زانيان لسيبري آيات كانوا فرمودكاني بيغمبر صلى الله عليه وسلم چندين ريو شويني جواني عندنا بونمونا أجر كسيك دڵنیابوو پیاوێک دڵنیابوو کە هاوسەرەکەی ئەم تاوانەی کردووە یا ئافرەتێ دڵنیابوو کە مێردەکەی ئەم تاوانەی کردووە فەرق ناکە هەڵوێستی چی بێ باسی کوشتن نییە باسی ئەوە بەس ئەتوانێت لێجابێتەوە لێجابوونەوە
بە نسبەتی هەردوو هاوسەرەوە چونکە معقول نییە ئەگەر یەکێک لەم دوانە خوا پەنابە تێوەگلا بێ بە مەسلەیەکی ئەخلاقیەوە کەواتە داوێن پاکی لە دەستداوە ئەوی تریان کە داوێن پاکە نابێ داوێن پاکێک و کەسێک کە داوێن پاک نیە پێکەوە بژین الطیبات لە طیبین وانە پاک بۆ پاکە ئالێرەیە چارەسەر لێک جابوونەوەیە ئەمە یەک دوو ئەگەر سوڵتەیەک هەبێ بە حکمی ئیسلام هەستێ و ئیشەکە جێبەجەکە ئێمە مفتینین فتوابین با ئەوان بچن لەوێ جوابی خۆیان وەرگن ئەگەر ئەم دوو کەسە هاوسەر نەبوون کەسێک کچەکەی وابوو ئەسڵ سەترە ئەسڵ داپۆشینە نابێ ئێمە برەو بدەین بە دەنگ و باسێک کە مەسی سمعە و کەرامەت و شکۆی مرۆڤێ بکە ئەو مرۆڤە پیا بێ ئافرەت إن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا ئەمە زۆر خەتەرە ئەوانە خەڵکان هەگەن لە دڵەوە پێیان خۆشە سمعەی خەڵکی لەکەدار بێ ناویان بزڕێ شخصیت و شکۆیان بێتە خوارەوە ئێمە ئەبێ ئەو مەناعەیە بین لە ڕووی پەروەردەیەوە تاکەکان لەسەر ئەوە پەروەردەکەین ئەبێ سەتریکەین ئەبێ دای پۆشین اینجا ڕێگاکانی تری پەروەردە ڕێگاکانی تری تەوبەکردن گەڕانەوە مامۆستانی ئاینیش ینی بەڕادەیەکی زۆر باش لەو مەیدانە کاریان کردووە ینی پێم زۆر هەیە لە لای جەنابتان لەوانەیە خەڵک هات بێت و خێزانەکەشی تووشی حاڵەتی زینا بەڵام لەگەڵیشیان ما بێتەوە حاڵەتی وام لای و بەڵام ئەمە لێرە ئەوەیە ئەگەر مەسەلە حاڵەتێک خۆیان ستریان کرد و مانەوە هەربەیەکەوە ژیان هیچ هینێک ئیشکالێتێک لەمانەوە خەلەل لە زەواجی ئەم دوانە دروست نابێت يعني ئەوە نییە بەوەی کە ئەو تووشی تاوانێک بۆ ئیتر تەلاقی نەماوە ئیتر نکاحەکەی هەڵوەشاوەتەوە نا بەڵام هەر نازانم لە ڕووی دەرونیەوە ئەم دوو شخصیەتە کە لە یەک تێگەیشتن ئەو تەلەبوسی و تاوانەی کردبێ پێکەوە ئینسجام نامێنێ هەر خۆی وایە پێکەوە ژیانی ئەم دوو کەسە پێکەوە ژیانێکی پێکەوە پەیوەستبوونە لەلایەنی فکریەوە لەلایەنی بیرروباوەڕەوە لەلایەنی جستەیەوە لەلایەنی پێکەوە بوونی هاو ئاستی کۆمەڵایەتی ئوشتانەوە حتا ڕۆشنبیریەوە ئەگەر یەکێک لەمانە خەلەلی تێکەوت ئیتر ئەوتر ئستعدادی نییە وەکو جاران بە تەواوی ڕحابی سەدر و خۆشەویستیەوە درێژە بە ژیانی هاوسەرگیری بن لەبەرەوە هەر خۆی بۆ خۆی جابوونەوە دروستە بێ بەڵام بەبێت کێشە ئەکرێ زۆر طبیعی حاڵەتێکی ئاوان نمونەیەک گەڕنەوە کەسێک هاتوێتەوە ماڵەوە کەسێکی ئاوای لە ماڵی خۆیان بینیوە و نەکردو بە هاتووە هاوار دوایی کابرای ئیزنیا و ڕۆشتووە بە هاوسەرەکەی وتووە من ئاگادارم تۆ چیت کردووە بەڵام تۆ بچۆرەوە ماڵی باوکت بە هیچ جۆرە نایێتەوە 100 پیاو بنێرم تۆ مێرەوە تۆ ڕازیمە بە من با من ناچار نەم ڕاستەکە بڵێم حەلی مشتەکە کرد ئەمە ئێمە ئەکرێ عەقڵ بخەینە کار ئەزمموون یەکتر وەرگرین سوود لە ڕیشسپی و پیاماقول و زانە و داناکانمان وەرگرین کە چۆن چارەسەری کێشەکانمان مامۆستا ئەزمموی ئێستادەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو کاتە ئافرەت هەبووە کە باس کراوە خەریکی ئەو شتانە بەس پێغەمبەری خوا بە دوای سزادانە نەبووە تەنانەت ئەو ئافرەتی کە دێت باس شایدی لەسەر خۆشیات ئەویش هەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیزنیەدا بڕواتەوە داوا ئەکات کە تەئکیدی لێ ئەکاتەوە چێڵە ئەمە ڕاستە دڵنیایی لێ ئەکاتەوە دوای نێرێ مناڵەکەی شیر با دوایەوە گەورە بێ معنای ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەزی بە تۆبەکردن زیاتر کردووە لەوەی کە سزا جێبەجێ بکرێ و ئەوەش کراوە بە بەڵگەلەوەی کە با بڵێن کە داپۆشینی ئەم حاڵەتە و دەرنەخستنی و تۆبەکردنی ئەو کەسە لە بینی خۆی و خۆی پەروەردگارەوە باز نەکردنی باشترە لە سزا جێبەجێکردن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکیدا کە ئەماژە بەوەدا مەسەلە و ئافرەتە کە ئەنێرێتەوە بۆ ماڵەکەی یا ئافرەتە بۆ پەشیمان بۆ تۆ لە هینەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمەتی و ئەحسینوا ئیلەیها بە جوانترین هین عن تعاملی لەگەڵ جوانترین ئوسلوبی جوان تعاملی لەگەڵکەن هەتا نەک بە چایەکی قێزەون و جارێکتر ئەم کەسە نەتوانێت بێتەوە ناو کۆمەڵگا و باری دەرونی ئەم کەسە تێکچێ من ئەمێ ینی لەسەر قسەکانی بەڕێستانە بەڕاستی ئاماژە بەوە بدەم مەسەلەی کوشتنی ژن پێم وانە شەرەف و کەرامەت و ئەخلاق جارێکتر بێنێتەوە بەڵکو هەڵەیەکی زۆر گەورەیە کە هەر کەسێک هەستێ پێی بەڵکو زیاتر لەکەدار زیاتری بنەماڵەکەیە لە هەمان کاتیژە ئەو کەسەشی کە هەستاوە یعنی حاڵەتی دەرونی ئەو کەسەش کاستاوە هەمیشە ئەو کەسە وەکو چۆنەڵێ چونکە زەمیری مرتاحنی هەمیشە وەکو ئەژدها بەردەوام لە بەرچاوی و لە دەرونی و لە مەسەلە ئەزانێک کە زوڵمێکی لێ کردووە من ئاماژە بەوە بدەم بەڕاستی وەکو
لە قسەکانی مامۆستاوە ئەوەی کە باسی سەڕینەوەی مەسەلە پاکردنەوەی شەرەف ئەکات هیچ لە دوور و لە نزیک ڕەبتی بە ئیسلامەوە نییە ئەبێ ئێمە بپرسین یعنی پرسیارەکە لەمە ئەم یاسایی کە ئێستا ئەیکەن بە ماڵ بەسەر ئیسلامەوە کە یاسا ئەو یاسایی کە باز لەوە ئەکات کە غەسلی عار کە کاتێ پیاوێک کە لە قانونی عێراقی شاتیایەتی بەڵام ئێستا لە کوردستانە تعدیل کراوە و ئیش بە غەسلی عارەکە ناکرێ من ئەوە جێی دەستخۆشیە کە هەر کەسێک کە ئافرەتێک کوژێ یاخود پیاوێک کوژێ لە حاڵەتی مەسەلە تەلەبوزبی زینا بێ یا هەر شتێک بێت پێی ناوترێ غەسلی عارێن بەڵکو دەبێت کوژرێتەوە یاخود دەبێت حکمی بەسەرا بدرێ ئەمە حاڵەتێکە کە ئێستا تعدیل بەڵام پێشتر بەڵام ئەم شتە هەرماوە بە ناوی ئیسلامەوە کە ئیسلام ئاوای کردووە دیارە ئەم یاسایە بۆ خۆی پێش ئەوەی لە ئیسلامدا هەبێ لە مەسەل لە دینی جوولەکە ئەم حاڵەتە هەیە کوشتنی ژن بەو شێوازە کە ڕەحم بەو کەسە بکرێ و ئەفو بکرێ ژیانی جوولەکانە چونکە ڕاستی لە دینە شێوێنراوەکانە کە لە تەوراتە لەیکی لە یعنی لەو هەم فەقەرانەی کە هاتووە 28 پێم وابێ ئاماژە بەوە ئەدا کە ئاساییە ئەگەر مەسەلە پیاوێک لە حاڵەتی تەلەبوزبی زینا لە کاتی بینینی ژنەکەی لە حاڵەتی زینا بیکوژێت و عقوبەکەی تەخفیف ئەکرێ غەسلی عار ئەوەیە کە عقوبەکان بۆ تەخفیف کردووە لە کوشتنەوە بۆ مەسەل چەند ساڵێک حکومدان کە ئەمە خۆی لە ئیسلامدا ئەمە دیوا و دی و بەڕاستی ڕەفز کراوەوە بەڵکو ئەو کەسە محکومە ئەیا ئەم یاسایە لەکوێوە هاتووە طبعا لە ئەم یاسایە ئەسڵی مەسەلە مەسادر قانون لە عێراقدا چەند مەصدەرێکی یەکێک لەو مەسادرانە کە زیاتر لێی وەرگرتووە قانونی عێراقی قانونی فەڕەنسی بۆ لە قانونی فەڕەنسیشە ئێستاش هەیە کە مەسەلە ئەو لە پیاوێک ئەگەر لە حاڵەتی ڕقهستان و ینی ئەوە نیە غیرەیەکە کە بە حساب مشەڕع حسابی بۆ کردووە کە لەو کاتە ئەگەر بیکوژێ ئاگای لە خۆی نەماوە چیوەمانە تەخفیفی عقوبەکەی بۆ بکرێ بۆیە ئەم یاسای غەسلی عارە لە قانونی عێراقیە لەوە هاتووە نەوەکو لە هینێکی ترەوە هاتووە وەلایەزار هەتا مەسەلە ئەو شتانی کە هیچێک لەو ڕۆژنامە نووسە دیارانەی کە هۆڵندیە باز لەوەکە لە جرائم غەسل العار في هۆڵندا ئەکا ئەڵێ ئیسلام لە دوور و لە نزیک ڕەبتی بەم حاڵەتەوە نییە بەڵکو ئەم یاسایە لە یاساکانی ئیتالیا و فەڕەنسا و ئیسپانیادا ئێستاشەیە جگە لە یاسای وڵاتەکانی تر کەوەکو هند و ئەوانە لەبەرەوە ئەمە ڕەبتی نییە بە ئیسلامەوە بۆی لە ڕووی یاساییشەوە بەڕاستی بەو شێوازە ئەگەر لە ئیسلامیش وەرگیرابێ لە سەر چاوە سەرەکیەکەی ئیسلام وەریان نەگرتووە خەلەکە لەوایە قانونی عێراقی لە زۆر شوێنە هاتووە لە بری ئەوەی کە قورئان و فرموودەی صحیحی پێغەمبەر بک بە مەصدەر و سەرچاوە هاتووە کتێبەکانی فقهی شافعیە حەنەفی کردەوە مەصدەر و سەرچاوە طبعا فقه چییە فقه بەرهەمی تێگەیشتنی زانایانە لە دەق فقه مادام ڕۆڵی مرۆڤە قابلی هەڵەیە بەڵام دقەکە هی خوا و پێغەمبەر هەڵیتیانە ئەبێ ئێمە قورئان بکەنەوە مەصدەر نەک فقه و تێگەیشتنی عولەما ئەوە جەناب زیاتر شارەزای پێم وابێ سەرجەم یعنی ئەوەی کە بۆ بابەتەکە ئێمە خوێندنەوەمان بۆ کردووە سەرجەم زانانی ئیسلام بە هەر چوار مەسەبەکەەوە ڕەدی ئەوەکەنەوە کە ئافرەتەکە بکوژرێ ئەبێ ئیلا ئەوەی هەڵەسێ پێی بریتە لە دەسەڵاتدار بریتە لە قازی فتوابدار لە با بڵێن مافی کوشتنەکە نەهی قازیە و نەهی دەسەڵاتە و نەهی خۆیەتی بۆ چونکە سزای ئەم کەتنە کوشتن نییە ئەمە یەک دوو باشە ئەو کەسە هەڵەسێ بە کوشتنی ئەم ئافرەتە ئایا ئەم ئافرەتە چی کردووە کوژێ با بڵێن زینای کردووە زینا چییە کەبیرەیە ئەی قەتڵ چییە كبيرة كاميان قولة الميزان الشرعة قتل قولتها يعني ام كسهات اما الاسلام قاعدة مانية لا ضرر ولا ضرر اكري اما الزلل بزلل شعر سركين خرافة بخرافة بريقين نابي كواتا ناكريتو لبيناو اويكا كتنيك تاوانيك خرافيك دور خيتوا بکەویتە ناو کەتن و تاوانێکی گەورەترەوە خراپتر لە مەژمانسا زۆر جار ئەم کوشتنانە بە گومانە یعنی نەبووە باهین ئەمە ئەڵێن ئەگەر گومان وەبێت ئەگەر کەسێ باسی کرد حەدی لێ بدرێت لە ئیسلامە وایە بەداخەوە زۆر جار کوشتنەکان لە گومانبردنە لە شریعەتی ئیسلامیە وا دانراوە یەکێ لە قاعدە شەریعەکان باسەیە کە تدرأ الحدود بالشبهات ئەگەر گومان هەبوو نابێ حدود جێبەجێ بکرێت ئەگەر یاساکەش هەبێ ئەگەر فەرەزنا دارلیانەکەش بێ بەڵێن حەدی ئیسلام دارلیانەکەش بێ نابێ ئەم یاسایە جێبەجێ بکرێت ئەگەر گومان بوو ئەبێ یەقین دروست
بوو بێ دەبێت چوار شاهیدەکە هەبێ یان کەسەکە خۆی شاهیدی لەسەر خۆی یابێ توێتی وام کردووە دڵنیاشی تەکیدیشی لێ بکەنەوانێ مەجالیشی پێبن ئەگەر پەشیمانیش بۆ وازی لێبن ئێمە بەداخەوە لە هەرێمی کوردستانە زۆربەی حاڵەتی کوشتنەکانەوەی کە لە ئامارەکانە باسیەکان بەهۆی پەیوەندێکی تەلەفۆنیە و زۆر جار گومانبردننی دەوروبەرە لە قسەکردنێک لە هەڵسوکەوتێک لە مامەڵەیەک زۆر جار پیاوەکە تاوانبارە ئافرەتەکە بە حکمەوەی لە ماڵەوە بووە و مجتەمەعەکەی ئێمە مجتەمەعێکی زیاد تا ئێستا تا حدێک داخراوە ئافرەت ڕێگەی لێ گیراوە لە تێکەڵاو بوونەوە ئافرەتانمان بەداخی زۆر گرانەوە زۆربیان لە ئاستی خوێندەواریە لاوازن و ڕۆشنبیری پەروەردەییان کەمە بەداخۆڵم ئەو ئافرەتانە کاتێک ئەم هەڵەیەک کەم و کوڕێکیان لێ دروست دەبێت لە ترسی سزادان ئەی شارنەوە کە زۆر جار ئەم شارنەوە لە کۆمەلگایە خۆی کراوە بەتاوان جا تەلەفۆنێکە یاخود قسەکردنێکە یا هەر هەڕەشەکردنی کەسێکە لی بۆی من زۆر لە شوێنێکە بیستم لە ئافرەتێک لەوانی کە لە بواری ئەمەی مافی ژنان و ئەوانە کارەکە ئەو تەنانەت مێردەکەی یعنی خۆی شتێکی با بڵێن سوێتی ڕزگاری بێ لە دەست ئافرەتەکە و توێتی لە لای ماڵی باوک تەڵەم گرتومە بەو حاڵەتەوانێ یعنی ئەم ئافرەتە دایان پیسی کرد و بەوە هەڕەشەی لێکردم ئەم ئافرەتە لە داخان خۆی کوشتووە لە بەرەوەی ڕزگاری بێ لەم حاڵەتە بەداخەوە یعنی بەشێ لە حاڵەتەکان بە گومانبردننی کۆمەڵگە و دایک و باوک و کەسوکار و مێردەکەی لە ئافرەتەکەەوە گومان بۆ دروستکردنی لەلایەن کەسی بەرامبەرەوانێ ئەم کەسە تووشی کوشتنەوەیەک ئەمە بەڕاستی حاڵەتێکی زۆر دوورە هەم لە شریعەتەوە هەم لە یاساوە و پێویستە ئافرەتان و کۆمەڵگە بەگشتی زۆر لەوە ئاگادار بێت دیوەکی تری ئەم بابەتە بێئینسافی کۆمەلگایە لە سیرکردنی بۆ کەسانێک کە لە تووشی هەڵەیەک بوون یعنی کۆمەلگا بە چاوێکی زۆر کەم بە چاوێکی خراپ سێری و کەسانەیەکەن کە لە شوێنەکە پیانەڵ خلیسکا و تووشی کەتنێک بوون تووشی لادانێکی ئەخلاقی بوون لە ڕوانگەی ئاینی بەرزی ئیسلامەوە هەر تاوانێک حەجمی خۆی هەیە میزان و تەرازویەک هەیە بۆ کێشانەوە پێوانەی ئەو تاوانەی کە کراوە لەبەرەوە تۆ بەقەدەر ئەوە ئەبێ پێت ناخۆش بێ یا ڕقت لێبێ یا هەڵوێستی لێوەرگری نە زیاتر لەوە باش ئەم تاوانەکە کراوە بەرامبەر بەچێ کراوە جارە سەرەتا سەرپێچی فەرمانی خوا کراوە ئێ خوا بەخوایەتی خۆی مافی ژیان لەم کەسە ناسێنێتەوە کە ئەی بینە تاوانەکەیەکە تۆ بۆ لێ سێنیتەوە خۆ تۆ ژیانی پێ نەبەخشیوە ئەمە یەک دوو خوای گەورە ئاگاداری ئەم کەسەیە کە ئەم تاوانەی ئەنجام داوە مۆڵەتی ئەدا دەرفەتی پێدا سابق و پاشگەز بێتەوە پەشیمان بێتەوە تەوبەیە بکە هەتا خوای گەورە بۆی بسڕێتەوە لێرەوە مادام دەرفەتێک هەیە بۆ پاک بوونەوە لە ڕێگای تەوبەوە عەجەبا ئێمەی موسڵمان ئەو دەرفەتەی لێ قبوڵ ناکەین بۆ بە چاوی باش سەیری نەکەین لە سەردەمی حەزرەتی عومەرا بوو هەواڵیان هێناوتیان هاوڵێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم تووشی تاوانێک بۆ وەکو زانایان نەفەرموون تاوانەکەیەوەیە کە مەی خواردێتەوە مەشروبی خواردێتەوە حەزرەتی عومەر نامەیەکی بۆ نووسی نامەیەکی بۆ نووسی من عمر بن الخطاب إلى فلان بن فلان سلام الله عليك فإني أحمد إليك الله الذي لا إله إلا هو غافر الذنب وقابل التوب شديد العقاب ذي الطول لا إله إلا هو إليه المصير أنا ما يبون نسيبون نارد إن جاوتي براكاني دور بري دعاء خيري بوكن بشكم براكتان بقرته وتيان وتولي شيء أما تاوان كبيرين أنجام داوى أبي لعنة بكري بقصي وتفهمنا لا تعينوا الشيطان على أخيكم باشا ما أقل أمبراي إيوه بكوة بيريكوا بكوة تشالكوا إيوه بالي بيوانين يا دسي يقلن دري بينه وتيان قربان دري هينه فرمدي أمش تشالك لا تشالكان يقولنا أبي دسي بقرين أو كسيلة كومالجاي إيميا تيو أقلك هكا مروفين قابلي هلين خو أم كومالجاي فرشتن نية خو يوم دانشتي أسمانا كان نين حتى الحديث صحيحات وبيغمبر فرمي والذي نفسي بيده سويندم بوزات جاني مني بدسته قال إيوه قناه نكن خو إيوه لا أدا قومي ترياني أوان قناه كان وداوي اللي بردنا كان خواليان أبوريه كواتا أصل بيقناهينيا قناه كدن آسائية عجائب ننسى قناه بكا سر بيتشي الشرع آسائية بلام سوربون لسر قناهنا آسائية بردوانبون لسر قناهنا آسائية توبة نكدن وبشمان نبونا عجائبة نابي وابي كسي قناه بكا وبقناه نزاني وشانازي بيوبكا أما خرابة كل الناس معافى إلا المجاهرين همو خلطي تاوان باركان خواليان خوش به بد لو انا خوش نابه كشانازي بقولها كان يعني وكان خويا اشكرا كان لبرو ايما ام قسانه من بانغشي اساي كدنوي غناه نبي بلان بانغشي او بي كاجر كسيتي وقال لكتنتي اخلاقي للادان لهليكوا وبتشاوي الشيطان وخراب السيدين كبيما نابي جارتي تنايه تواس تجارا هي وهي توشي غناه كبي بلان بتوبه راستقنا بيش ايمش اكيتوا
ئەگەر ئاماژە بۆ بدەین یعنی کەسێک ئەگەر بێت و ئافرەتێک بکوژێت یعنی کە ئێستا لە واقعی کوردستاندا هەیە بەڕاستی لە ڕووی شەرعەوە یعنی بۆ ئەوی زیاتر ئەو کەسانە ئاگادار بن کە تاوانێکی گەورەیان کردووە لە ڕووی شەرعەوە بێ بکوژرێنەوە. یعنی با بینی بێتشی با ئیسپاتیش بوو بێ بەسەریە ئەو کەسەی کە هەڵەسێنە وەک شخصی بەرامبەر بەو ئافرەتە دەسەکا بە کوشتنی ئافرەتەکە یا لێدانیا کوشتنی یا ئەتکردنی یا هەر شتێک لەو بابەتانە بەڕاستی ئەبێ نەفسی شتی لێ بکرێتەوە. ئافرەتێک ئەگەر هەڵە بکە کە کاتێ مەسەلەوەکو لە پێشترا بینیمان لووتیان بڕی لە منطقێک لە منطقەکان یاریمی کوردستاندا ئەبێ ئەو کەسێک کە هەستاوە بۆ لوت بڕینە ئەوە جەناب زیاتر شارەزای یعنی کەسەدانی کەسێک بشکێنە بێ بەڕاستی دانی بشکێنرێتەوە ئەمە حدودی خوایە کە دایناوە بۆیە ئەو حاڵەتە کە زیاتر مەسەلەن ناو کۆمەلگای ئێمەدایە وا تەسەورەکان یعنی هەست بە زەمبیش ناکەن مشکلەکە لەمایە کولتور وای کردووە کە فەرق و جیاوازیەکی کردووە کە هەمیشە ئافرەتی بە پلە دوو سیر کردووە یعنی خوای پەروەردگار جیاوازی نەکردو لە نێوان نێر و مێدا هیچ کاتێ خوای پەروەردگار نەیفەرمووە ئافرەت ئەبێ 30 ڕۆژ بە ڕۆژوو بێ و پیاو ئەبێ 10 ڕۆژ بە ڕۆژوو بێ هیچ کاتە نەیفەرمووە ئەبێ ئافرەتێک ئەگەر زینای کرد ئەبێ جەڵدی لێ بدرێ بەڵام پیاوەکە نابێت جەڵدی لێ بدرێ ئەڤان لە ڕوانگەی قورئانەوە لە ڕوانگەی ئیسلامەوە بۆیە من جەخت لەسەر قورئانەکەمەوە چووکەوە مەسدەرە گەورەکەی ئێمەیە لەبەرەوە کەسێک نەڵێ فلان کەس وای کردو فلانی تر لە تاریخە ئەوەی کردووە کاری هیچ کەس بە سەحابەیشەوە ماڵێ لەسەر دین زۆر ڕاستە سەحابەی پێغەمبەر کار و کرداریان ماڵ نییە لەسەر دین حجە نییە بۆ ئێمە ئەقوالی سەحابە حجە نییە بۆ ئێمە مەگەر لە شتێکە هەمویان کۆدەنگیان هەبوو بێ لەسەر بابەتێک کە ئەوەش یان نیە زۆر کەمە لەبەر ئەوە ئەگەر ئیجتیهادی تەنها سەحابەیەک بێ لەوانەیە ئەگەر یەک بگرێتەوە لەگەڵ نەسێکی قورئانە ئەوە مەقبولە ئەگەر یەک نەگرێتەوە لەگەڵ ئەسڵی نەسێک لە قورئانە ئەوە ئەگەر تاکە کەسێک بێ مەرفوضە هێشتا خوشی بەڕێزم نایبێتە حجە بۆ ئێمە زانی بۆچی کاتێک ئیبن عەباس شتێک گەڵێ ئەگەر قەرار بوایە حجە بێ بوایە ئیبن مەسعود قسەی نەکردایە ئەو سەحابەی هەمومان پابەند بین بۆ ئیبن عەباس قسەی هەیە ئیبن مەسعود قسەی هەیە بۆ حەزرەتی عایشە قسەی هەیە و عەلی قسەی هەیە معنای وایە جیاوازی بیر و ڕای سەحابە بەڵگەیە لەسەرەوەی کە جایزە ئێمە ڕەئی هیچ کەمان وەرنەگرین وەکو یەک وەن لای ئێمە نەچینەوە تەفاسیلەکە بابەتێکی دوور و درێژە من ویستم قسە لەسەر ئەم بابەتە بکەم من ئادوو قسەی کۆتایی لەسەر ئەم بابەتە بکەم مەوزوعی لە قورئانەوە بچین بۆ ئەم بابەتە جارێ ئەگەر کەسێکی کوشت بێ یعنی کەسێک بێ بۆ لای من بڵێ مامۆستا من برایەکم فلان کەسێکی دیاریکرا و برایەکمی کوشتووە فلان کەسەکە قاتیلی براکەمە ئەتوانم بێ کوژمەوە ئەڵم نەخێر ئەگەر ئەم بڕوە تۆڵەی براکەی بکاتەوە ئەمش قاتیلە فەوزا دروستە بێ خۆ قساس بۆەوە دانراوە یاسایەک سەروەر بێ هەتاوەکو کۆمەڵگە دەستیان نەچێتە ناو خوێنی یەکتر بەڵام جەنگڵستان بەو شێوەیە باشە سزای کوشتن کە کوشتنە بە برای مەقتول و کوژراوەکە ڕەوان نەبینرابێ چ جای ئەوەی شتێکی ئاوە ئەماوە خاڵێکی تر کە زۆر گرنگە بەلای منەوە ئەوەیە لە ئاینی بەرزی ئیسلامە هیچ جاکاریەک لە بینی ژن و پیاوان نەکراوە لە ئەسڵی دروستبوونە ژن و پیاو وەک یەک بەڕێزن یەک نەفسن لە نەفسی واحدە دروستکراون بەڕێزن ئەمە یەک دوو لە تەکلیفەکانی شەرعا وەکو یەک مکەلەفن وەکو بەڕێزی ئاماژەیەکت کرد لە نوێژ و لە ڕۆژوو لە زەکات و لە حەج و لە هەموو فەرمانەکان وەک یەک مکەلەفن لە پاداشتی ئەو چاکانە کە ئەیکەن وەک یەک پاداشت وەرەگرن ئێستا لە فەڕەنسایە لە وڵاتانی پێشکەوتووە کە بانگەشەی مافی ئافرەت و مافی مرۆڤەکەن هەتا ئێستاشی لەگەڵ بێ ڕاتبی ئافرەتان کەمترە لە ڕاتبی پیاوان لە یەک جۆر ئیشیشە لە یەک مارکێتە لە یەک بانقا لە یەک دام و دەستگایە لە ئاینی ئیسلامە سزای تاوانەکان وەک یەکە بۆ ژن و پیاو یعنی ئەگەر پیاوێک تاوانێ بکە عینی ئەو تاوانە ئافرەتێکیش بکە وەکو یەک سزا وەرەگرن کەواتە بە ئیزافەی ئەمەش لە ئاینی ئیسلامە کچکە لە دایکە بێ بە پێی حەدیسی پێغەمبەر خێر و بەرەکەت لەگەڵا لە دایکە بێ پەروەردەکردن و پێگەیاندنی کچێک ئەبێتە مایی بەدەسێنانی ڕەزامەندی خوا شوکردنی کچێک ئەبێتە مایی کامڵبوونی ئیمانی پیاوێک کاتی ئەم ئافرەتە ئەبێتە دایک بەهەشت ئەکەوێتە ژێر پێیەوە ئیسلام ئاوا سەری ئافرەتی کردووە
ئیسلام زۆر بە گەورەی تەقدیری شکۆ و من پێم وابێ بەڕاستی لە کۆتاشتا ئەگەر وەک خۆم ئاماژەی پێ بدەم ئەویش ئەوەیە بەڕاستی ینی چارەسەر بوو ئەم حاڵەتە ئێمە لە کۆتای قسەکانمانە ینی کۆی بکەینەوە خلاصەیەک بۆ هەموو قسەکانمان چارەسەر یەکەم شت بەڕاستی ئەم شتە بەدەسەڵات ئەکرێت کە دەسەڵات خەمساردی لەوە زیاتر نەنوێنێ بەرامبەر بە کوشتنی ژنان و یاسایەکی وا دەربکە ئەگەر ئەو بێت و چوار کەس کە ژنیان کوشتووە بێت سزان بدات و ملیان کا بە پەتا و ئەعدامیان بکە ئەو کاتا خەڵکی دەسەڵات خۆی متهم و بە کوشتنی خوێنی و بە ڕشتنی خوێنی خەڵکی چارەسەری بکە بەڵێ ئەوە مشکیلەکانی ئەم سەردەمەی ئێستا ئێمەیە ئەمە خاڵێکی تر ئەوەیە کە بەڕاستی نەبوونی ڕۆشنبیری لە ناو تاک و خێزان و کۆمەڵگەدا کە ئێمە یعنی ئەوەی کە زۆر چارەسەر بێ بۆ ئەو وەزعی کوشتنی ژنە بریتە لە ڕۆشنبیری ئاینی کە لە ناو خەڵکدا بڵاو بکرێتەوە و زیاتر ئەمەش ینی هەستێ بۆ دەورە مامۆستایانی ئاینی بەڕاستی ئەبێ ڕۆڵێکی زۆر کاران هەبێ بە تایبەتی و تاربێژی مزگەوتەکان کە ئەو حاڵەتە بکەنە دیاردەی کوشتنی ژن بکەنە دیاردەیەکی قێزەون لە لای خەڵکی و بزانن کوشتنی مرۆڤ کوشتنی ژن یەکێکە لەو دڕندانەترین کردەوەکانی مرۆڤ کە ئەگەر بێت و خاڵێکی تر ئەوەیە کە بەڕاستی لە ڕووی دابوونەریتی کۆمەڵاتی و کە ئەمەش پێویستی بەوە هەیە هەم بە ڕێکخراوەکان هەم بە مامۆستایانی ئاینی هەوڵ بدرێ وا بکرێت لە کولتور بەرەو ئەو ئاراستەیە برێ دیاردە دزیەوەکانی لێ دوور بخرێتەوە ئێمە کولتوری کوردەواریمان زۆر شتی جوانی تایە بەڵام ئەبێ محاولەی ئەوە بکرێ هەوڵی زیاتر بدرێ بۆ لە ناوبردننی ئەو دیاردە دزیێوانە کە یەکێک لەوانە کە دیاردەی کوشتنی ژنە خاڵێکی تر کە زۆر ئەساسیە کە پێویستە ئەمە لە سیستمی خوێندندا لە سیستمی خوێندندا جێگەی بۆ بکرێتەوە کە ئافرەت ئەبێت نابێ هەر لە مناڵیەوە لەگەڵ یەکەم لە دایک بوونیدا کە ئەبێ بە پلە دوو سێر کرێ و لە براکە بێ و کە گەورە بوو لە مێردەکەی جیاوازتر بێ و ئەو خاوەن ئیرادە بێ و ئەم بێ ئیرادە بێ و ئەبێت بەڕاستی لە پەروەردەی مەکتەبەوە قوتابخانەکان و دەست پێ بکە لە سیستمی خوێندنا جارێکی تر چاکسازی بکرێتەوە ئەو حاڵەتە بکرێت چونکە نیوەی زیاتری کۆمەلگا بریتە لە ئافرەت کە پێویستەکان لە ئاستی خوێندنە بەرەو پێش بخۆشبابان هیوادارین توانی بێتمان ئەم بابەتە وەکو پێویست ڕوون بکەینەوە سپاس بۆ گوێگرتتان بێئینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش هیوادارین بەرنامەکەمان توانی بێتی بە جوانی تیشکی خستبێتە سەر لایەنەکانی کوشتنی ژن و خراپیەکانی و چارەسەرەکانیشی دەستان خۆش بێت.